دواکەوتنی موچەوای کردووە بێکاری و بێبازاڕی بە تەواوەتی باڵ بەسەر بازاردا بچێشێت. ئێرە بازاڕی قەزای ڕەواندوزە بەهۆی کەڵەکەبوونی خەرزەکان و ڕۆیشتنی کەلوپەلی زۆریان بە خەرز کارگەیشتۆتە ئەوەی دوکانداران پارچەیە کاغەز هەڵبواسن و بنووسن قەرزمان ڕاگرتووە یاخود بە هیچ شێوەیەک قەرزمان نییە. وەرە ڕۆژانە سەیری بازارکە یعنی بازارەکە چۆل چۆل ئەتو سێمان گەمعاش نهاتیە ئەتو هەموو خەڵکت کردەم بوو چەخۆر ئێستاش موچێ نییە وەحزی بازاری زۆر 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 خراپە خەڵک دێت تەماشای ئەشیاکانەکە لە بازار حەزی لێ بکڕی بەس پارە نیە داوای قەرزیەکە ئێمەش ناتوانانی بە قەرزیان دەینێ. واللهی بازار سەتا نوهەتی زۆر خراپە ئێستا وا دەبینی ئەو بە چار ڕۆژی هێشتا پیاوەکەم سەرف نەکردووە ما بڵێن بازار کۆر بازار لەوەندەی خراپتر نییە. بژێویژان لەسەر مەسەل موسەبی موسەکەش تاخیر ببی ئەتمەند تاسیت لێکات و تەڵەبەت هەیە لە ماڵی پێ قەسەر کە کابرا سێ ساڵ تەڵەبەی هێنا ئەوانە پێویستەمەوەی کە ڕۆژانە هەرچی منداڵە نازانی دەبی 500 نارە هەبی دێ بۆ مەکتەبێ کە نەشتبی چارە سەر ئینسان دی تاسیر لە بازاری کردێ لە بژێویژانی خەڵکی کردی زۆر. ئەم دۆخەنا لەبارە داراییە هۆکاری هەژاری هەرێم لە سامانی سروشتی و سەرچاوەی داهات نییە هۆکارەکەی حکومڕانانی شکست خواردوو و گەندەڵە کە ڕۆژ دوای ڕۆژ بارودۆخی هاوڵاتیان بەرەو خراپتر دەبن. معقولە پاش 33 سال ئەتوو نەتوانی ملەتێکی بەڕێ بێکە ملەتی 6 ملیۆنی ئەدیاگە 6 ملیۆن باسنە کرد باشە یعنی سوال لە خۆ ناکەن تاکەنجی ئێستا موچە لە بەغدای هاتی حکوومەتی هەرێم دەستی بەسەداگرتی یعنی معقولە شتیوانە یعنی حکوومەتێک بێ ئەگەر موچە خۆرانی پێدابین دەکرێ حەقە بەڕاستی سەری خۆ هەڵگریت و بڕواتن واز دە خەڵکەی بینی کاک ئێستا بینی کە معاش تاخیر دەبی بێگومان بازاریش ڕاوەستی ئەگەر بەنمونە ڕەواندز بینینەوە نیوەی بازاری دوکانەکانی داخڵیانەوەی لەسەر ویسرا بۆ کرێ ئەوە یەکێک لە هۆکارانەیە کە موچە لە کاتی خۆی نیەوە معاش و ئەوانە تاخیر دەبی بازار نامینی کە بازاریش نەما دوکانداریش بە ناچاری بە دوکانەکەی دابخات و بێباچی دەسەڵات بەرامبەر بە خەڵک لە ئاستێکدایە تەنانەت گوێ و چاویان خراپی ژیان و گوزەرانیان نابینێت و نابیستێت ساڵێکی دیکەشیان بە چەوسانەوەی خەڵک و موچەخۆران بەڕێکردوو لە کۆتایی ساڵی شیوای ساڵێکی خۆش و بێچێشەمان بۆ دەخوازن دواتریش کردوتەنی هەمان تاس و هەمان حەمام دەبارە دەبێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندز.